بڕیارماننا کە نادەم ناتوانین ئێمە بچینە شەڕەکە و هاوکاری بکەین، بەڵام بۆ خەڵکە لێ قەوماوە بۆ ژن و مناڵ بە تایبەت لەگەڵ پیر و پەکەوتەکان ویسمان کۆمەکێک ڕابگەین کەمپینێک ڕاگەین بۆ کۆکردنەوەی کۆمەک لە شاری سلێمانی. ئێمە ڕادیۆی خاک ڕامانگەیان لەگەڵ کۆمەڵی هونەری میلی و لەگەڵ هونەرمەندان کاگمایر و کاگ ئەحمەد و قار جەلال و بەکر مستەفا و مامەسا حیکمەت و هەموو ئەوانە داوامان کرد لە خەڵک بڵێ کاگمار حەسەن داوامان کرد لە شاری سلێمانی هەر کەسێک شتی لێ زیایە. ئێمە وەڵجار فکرەکە ئاوا بوو، بەڵام دوایی زانیمان خەڵکەکە زۆر بەپەرۆشەوە یان کۆمەکە کۆکەنەوە. لێرە ئێمە دەستمان کرد بە کۆکردنەوەی ئەم کۆمەکە و خەڵک هاتن بە پیربانگەوازەکەمانەوە بێجگە لە ئێمە لە شوێنی کەژۆک خۆتان ئاگاتان لێ کۆمەکێکی زۆر کۆکرایەوە. مام ڕۆیتر کۆتاییمان پێێنا لەگەڵ برادرانی مانگی سووری کوردی ئەوە ئینمان کرد تەنسیقمان کردووە کە تەسلیمی ئەوانیکەین ئەوان لە ڕێگەی خۆیانەوە کە بیبن هیواداری نەوشتانە لەگەڵ شتەکانی تری شایتر ئەمان ئەرک بکێشن بیگەێنە شوێنی خۆیان بۆ خەڵکە لێ قەوماوە بۆی لەوە زیاتر احتیاجی شتی تر نەبن.